وەکو ئەی بینین کە دوێنی دوو بەیاننامە لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرا کە دوو بەیاننامەیەکی توندە، یعنی ئەمە هەر لە دوو بەیاننامەکە بخوێنەوە ئەزانی بڕوابوون نییە، یعنی هەردوو لا هێشتا بڕوابوونێکی تەواو نییە، بەڵام ناڵێن بە یەکجارەکی بڕوابوون نییە، بەڵێ بڕوابوون هەیە هەردوو بەڵێ یعنی ئێمە ئەو کێشانە ڕۆڵێکیان ئەبێت لەسەر مەسەلەی بڵێن دواخستنی بڵێن بڕوابوون بە مەسەلەی یەخستنی هێز، بەڵام مۆزوعی بڕوابوون بەوەی کە ئەو هێزە چەکدارانەی لە هەرێم بە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و ئەوانەی هێزەکانی تر ئەبێ ئێمە وردەوەردەوا بکەین بە خەڵکی هەرێمی کوردستان، بە سوسیال میدیا، بە حیزبە سیاسیەکان، بە حکوومەت، بە ڕێکخراوە مەدەنیەکان وای لێ بکەین هەمومان پێکەوە بۆ دڵسۆزیمان بۆ کوردستان، بۆ نیشتیمان، بۆ ئایندەی خۆمان کە دیسان تووشی شەڕی ناوخۆ نەبین، دەبێ وا بکەین وردەوردە بڕوابوونی ئەو هێزانە بگۆڕێ کە ئەو هەڵگری چەکەکە لە پێناوی نیشتیمان، لە پێناوی حیزب و دەسەڵات و کەسێکی کەسایەتێکی عەشرەتی یان ئەوە نەبێت، چونکە ئەوە خەتەرێکی گەورەترین خەتەر لەسەر هەرێمی کوردستان مەسەلەی ئەو بوونی هێزی چەکدار لای حیزبی سیاسی، چونکە زۆر احتیمال زۆرە لە خوا نەخواستە لە کاتی ململانی تند ئەو هێزە چەکدارە بەکار بێ جارێکی تر دیسان بگەڕێینەوە بۆ ساڵەکانی ناخۆشی و نەکبەتی ساڵەکانی نەوەتەکان.